ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش بینەرانی تەلەڤیزیۆنی ڕۆژهەڵات. لە درێژێ زنجیرە بەرنامەکانی تایبەت بە 26 ڕێبەندان هاتووینە سەوە خزمەتتان بە میوانداریەتی هاوڕێی بەڕێز هاوڕێ ئەعزام قوبادی پور ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە و بەرپرسی پەیوەندیەکانی هەولێر. سەرەتا بەخێرهاتنەکەین لە هاوڕێ ئەعزەم و سپاسیەکەین بۆ بەشداربوونی لە بەرنامەکە. 26 ڕێبەندان ساڵ ڕۆژی ئەلەنی بوونەوەی فعالێتی کۆمەڵە پیرۆزبایی دەکەم بە خانەوادەی سەربەرزی شەیدان، بە زیندانیانی سیاسی خۆڕاگر، بە چەلاکانی نێنی کۆمەڵە کە لەژێر زەبروزەنگی کۆماری ئیسلامی ئێرانە لە سەختترین شرایطی ژیانە و لە سەختترین شرایطی ئەمنیەتیە کە بۆیان فراهم کراوە لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە خەریکی کار و فعالیەتن و بە هیوا و بە ئومێدەوە ڕۆژانە کار دەکەن و لە هەموو ئەو پێشمەرگانەی پیرۆزبایی دەکەم لە هەموو ئەو پێشمەرگانی کە ئێستا خەریکی چەکی پڕ لە شانازی کۆمەڵیان سەرشانە و خەریکی کار و فعالیت و پیرۆزبایی دەکەم لە هەموو هەڵسوڕاوان و لایەنگران و ئەندامان و دڵسۆزانی کۆمەڵە لە هەر شوێنێکی ئەم دنیاکان. وەکو یەکەم پرسیار هاوڕێ ئەعزەم، بەڕێزتان لە چ شوێنێک کاری ڕێخستنتان بۆ کۆمەڵە کردووە و لەو شوێنە چ کەسانێک ژیانیان ئەکرد؟ ئێمە بەتایبەت من بەشێک لە ژیانی خۆم لە ئاوارەی بەسەر بردووە و ئەو کەمپانە کەم نەبوون کە حدودی ئەکرێ بڵێم زیاتر لە 45,000 بەتایبەت کەمپی ڕۆمادێکە بەشێکی زۆر ساڵانێکی زۆر لەوێ ژیاوم، لەوێ کاری لەوێ بە سیاسەتی کۆمەڵە ئاشنا بووم، لەوێ پەیوەست بووم بە کۆمەڵە و لەوێش بە بەشێکی زۆر کاری سیاسیم لەوێ کردووە. من لەوێ کارم کردووە و لە نێو خەڵکێکی زەحمەتکێش و خەڵکێکی لێقۆما و خەڵکێکی ئاوارە و ستەمدیدە کە لەژێر فشار و کە لەژێر هەڕەشەی جمهوری ئیسلامی هەڵاتوون یا بەهۆی شەڕی ئێران و عێراق هەڵاتبوون و لەوێ گیرسابوونەوە. ئەمن لەوێ دەستم بەکار کردو و لێ دەستم بە فعالیت لەگەڵ کۆمەڵە کردووە. دووهەم پرسیارمان لە جەنابتان ئەوەیە کە تایبەتمەندیەکانی کاری ڕێخستنی ئێوە چی بوون؟ ئێمە هەروەک جەنابەت دەزانی کە هەر کەسێ لە سەرەتاوە بە کۆمەڵە ئاشنا دەبێەوە بەتایبەت بە ئەنگیزەی سیاسی و بە فکری سیاسی و بە تێگەیشتنی سیاسیوە لە کۆمەڵە نزیکە بێتەوە، هەمیشە دیفاع لە مافی ژن دەکات، دیفاع لە منداڵ دەکات، دیفاع لە خەڵکی چەوساوە و کرێکار و زەحمەت کێش دەکات، دیفاع لە مافی ڕاستەقینەی نەتەوەکان دەکات، دیفاع لە ئازادی بیر و باوەڕ دەکات، دیفاع لە ئازادی دین دەکات و دیفاع لە بەها ئینسانیەکان دەکات. هەموو دیفاع لەوانە بکە. زۆر جار لە نێو کۆمەلگای خۆمانە بەتایبەت کۆمەلگای کوردەواری هەر کەسێ باسی لەوانە بکرایە و مدافعی سەرسەختی ئەوانە بۆیە بە کۆمەڵە دەناسرا. ئێمە هەمومان ئەو ڕەفیقانەی کە لەوێ کارمانە کرد پێکەوە لە پێشاوەکو هەیکەلەی حیزبی ئێمە کۆمیتەیەکمان بوو کە سەرپەرستی کارەکانی کۆمەڵەیە کرد، کتێبخانەیەکمان بوو، ڕێخستنی حیزبیمان بوو، وەکو کۆمیتە حەوزە بنکە ئەوانەمان هەبوو و فعالیەتی جۆرا و جۆرمانە کرد. بەڵام ئەو کەسانی کە لە کۆمەڵە نزیک بوونەوە هەموو ئەو ڕەفیقانی کە لەوێ کاریان کردو شایدن و خەڵکی تری شایدە سەرتۆپی خەڵکەکان بوون. هەمویان زۆربەیان لە 180 کاری پیشەییانە کرد، مامۆسا بوون، متەرجم بوون، سەیدەلانی بوون، پزیشکیار بوون، یاوەکو لە بواری جۆرا و جۆر وەکو کاری سنفیەوەوانە کاریانە کرد. ئەمانە هەستیان بە دەرد و ڕەنج و مەینەت و ئازاری ئەو خەڵکە کە لە ئاوارەیە بوو نەکرد و دیارەوە ئازارەکان زۆر بوون و ئەمانە زۆر جار دەیانتوانی نوێنەری ڕاستەقینەی مەینەت و ئازارەکانی ئەوان بن، چ بۆ ڕێنوێنیکردن و ئامۆژگاریکردنیان، چ بۆ نوێنەراتیکردنیان لەلایەن دام و دەستگا حکومیەکان و سازمان و ناوەندە خێرخوازەکان وەکو سەلیبی سورخ و یوئون و قەندیل و ڕوچەوەنە سازمانەی لێ بوون کە لەوێ کاریانە کرد. ئەمانە لە ڕێگە بەتایبەت لە بواری ئیجتماعیوە، لە بواری کۆمەڵاتیوە، لە ڕووی دڵسۆزی و سەداقەت و ڕازگۆییوە لەگەڵ خەڵکا زۆر جار ئەوانە کە ئێمە هەرچەند لە چاو حیزبەکانی ترا لەوانە بە تێعداد کەم بواین بەڵام بە کوالیتی زۆر بەرزتر بوون. ئەوانە دەیانتوانی لە کاری پیشەیی خۆیان لە دڵسۆزی و سەداقەت لە کۆمیتە سنفیەکان وەکو کۆمیتەی پێشمەرگە، کۆمیتەی شورای عمومی، کۆمیتەی پەنابەرانی ئۆردوگا، کۆمیتەی مامۆسایان، کۆمیتەی پزیشکیاران یا ئەوانەیە کە کۆمەک پزیشکیان دەکرد، کۆمیتەی وەرزشی، کۆمیتەی جۆرا و جۆر بوون. زۆر جارێک بەو تێعدادەکەمەوە کە ئەوانە بوون چونکە سەرتۆپی خەڵکەکە بوون، چونکە هەستیان بە ئازار و مەینەتەکانە کرد و مدافعی ڕاستەقینەی خەڵکەکە بوون. ئەوانە دەنگیان دەهێناوە و زۆر جار گوتاری کۆمەڵە و ئەو گوتارێک کە ئێمە بانگەشەمان بۆ دەکردوە لە مەسلحەتی خەڵکا بوو ئەوە دەبووە قسەی کۆمیتە و ئەوە دەچوو بەڕێوە. بۆیە ئەو میتۆدە هەمیشە لە نێو کۆمەلگاوە بەتایبەت لە نێو خەڵکی کرێکار و زەحمەتکێش، خەڵکی چەوساوە، خەڵکێکە کە زیاتر
تامی مینەت و مەحرومیەتەکانی چێشت بێ زۆر جارەوانە کاریگەری بێ و تەسیری دەبێ و ئەلحەق ئەوانە توانیان کارنامەیەکی سپی لەو کەمپانە بە تایبەت بۆ کۆمەڵە بەجێ بێن و هەتایە کۆمەڵە شانازی پێ بکە و خەڵکی شایدیەوە دەدەن کە کارکرد و ئەمەلکرد و هەڵسوکەوتی ئەو هەڵسوڕاوانی کۆمەڵە کەسەکانی کۆمەڵە لەو کەمپە جۆرا و جۆرانە چۆن بووە چ لە بواری کارکردن لە نێو کەمپەکە چ لە بواری ئەو کارانی کە پێیان ئەسبەرەوەکو نوێنەرایەتیکردن لە کۆمیتە جەماوەریەکان کۆمیتە سنفیەکانی یاکو کۆمیتەی عمومی خەڵکەکە دەیان کرد. دوایین پرسیارمانەوەیە کە ڕێخستنەکانی کۆمەڵە دەتوانێت چ ڕەوڵێک ببینێ لە پێکهاتنی بەرەی کوردستانی. ئەمن پێم وابێ بە خۆشی حتمما لەو بوارە کارە کردووە چالاکی مەدەنی بووی چالاکی سیاسی بوویدوە لە نێو کۆمەلگاشە ئەو کارە پیشەیانت کردووە لە هەموو شوێنێکی دنیا وەکو لۆژیک وەکو منتەق ئەگەر بیری لێکەینەوە باسیکەین کاریگەری دەبێ هەمیشە بە ڕای جەماوەر بەتایبەت ئەگەر ڕێکخراو بێ بەتایبەت ئەگەر کۆنکرێت بێ بەتایبەت ئەگەر بە بەرنامە و پلانەوە بێ تەسیری لەسەر دام و دەستگای حکومی دەبێت تەسیری لەسەر ڕێکخراوە دەبێت تەسیری لەسەر حیزبەکان دەبێت بۆ ئەوەی سیاسەتیان بۆچوونیان هەسوکەوتیان عملکردیان یاوەکو تەسلیم بە شتێ بن یاوەکو لە شتێک دوورکەونەوە بۆیە هەمیشە ڕێخستنەکانی کۆمەڵە بەتابێت لەسەر سیاستەکانی کۆمەڵە وەسەوە لەسەر تەکتیکەکانی کۆمەڵە تەسیری ڕاستەخۆی دەبێ و ئەمە دەتوانێت چالەکانی مەدەنی کۆمەڵە لە هەر سیاستێک کە پێیان باشە لە سەرنوشت و چارەنووسی حیزبەکان دەخاڵەت بکەن ڕێنوێنی بدەن و حتا زۆر جار ئەگەر پێویست بوو فشاریش بێن بۆ ئەوەی کە تاسیری بێجاوە بۆ بەرەیە یا بۆ هەر بژاردێکی سیاسی دیکەیە. هاوڕازەم سپاس دەکەین لە بەشداربوونت لەم بەرنامە. زۆر سپاس. هەروەها سپاسەکەین لە ئێوە بینەرانی بەڕێز تا بەرنامەیەکی تر و دیدارێکی تر کات و ساتێکی تر.